پرسی سەرۆکایەتی هەرێم بەکوێ دەگات؟ ئایا یاساکانی پێشتر بە سازان تێپەڕێنراوە واداوە ئەکرێت یاسای سەرۆکایەتی هەرێم بە سازان بێت؟ یاسای ئەنجومەنی ئاسایش، یاسای دەستگای ئاسایش، یاسای دەستگای دەستپاکی، ئەمە خۆڵخەڵەتاندنە تۆ تەنها بازە سازانی نیشتیمانیەکە لە یاسای سەرۆکایەتی. پارتی لە هەموو جونگەکانی ترێ وڵاتەیە بەهێزترین حیزبە. پارتی لە یەک شوێنە زەعیفەیش پەرلەمانە لە ماتماتیکی دەنگانی 23 حوزێرانە زەعیف بوو. لە قاعەکە بێتە دەرێ لە ژوورەکانی پەرلەمانی شار پارتی بەقوتە. وەکو تەلەبەیەک وایە لە هەموو دەرسەکانە معفوو بێ یان نەوەی هەبێ بەس لە بیرکاریە خراپێ ناوێت لە ئاخیرا سەرەکی دەرەجەکانی هەربەرزە. چی لە هاوکێشەی سیاسی هەرێم گۆڕا؟ 23 حوزەیران پێی وتین ئەو بلۆگبەندی ساڵان تێپەڕین. مەسن هەرێمدا بەش بوو بێ بە دوو هێز. هەر کاتێک ئەو دوو هێزە ویستیان تەحالف بکەن تەواو بێ. لەلای من کارێکی زۆر ناعەقلانی و نادەستوری و نامونەزەمی و ناپێگەشتووی لە نخبەی سیاسی و لە کاری پەرلەمانیە. سیستەمی پەرلەمانی چ سوودێکی هەیە؟ ئەو سیستەمانەی کە پەرلەمانین لە ڕووی اقتصادی و زۆر زیاتر باش گەشاکەن، لە ڕووی جیاوازی حزبیەوە فرە حزبیتیانە زۆر ڕێژەی بەرزترە بە بۆ نێنشەوە نوێنەرایەتی حزبە بچووکەکانی باشترە بێ. نظامەکان لە ئەخیرە باش و خراپیان نییە. ئەوەی کە خراپێکە بەکارهێنانێتی.